دوای مەشق و ئامادەکاریانەی هەولێرە بۆ وەرزی نوێی خولی نایبی عێراق یەکەم ئەزمون و یەکەم یاری خولەکە بەرامبەر کەربەلای تازە سەرکەوتووە بۆ نایاب. هەولێر دوو مانگە لەژێر سەرپەرشتی نزار مەحروسی ڕاهێنەر و ستافەکەی خەریکی مەشق و ڕاهێنان و ئامادەکاریەکی چڕن بۆ ئەوەی تیپەکە وەک پێش و ڕکابەراتی یانە گەورەکانی عێراق بکات. بەڕاستی ئێمە وەکو یانی وەرشی هەولێر بە هەموو شێوازێک ئامادەین بۆ خولی عێراقی و یەکەم یاریشمان لەگەڵ یانەی کەربەلایە لە یاریگای ئەوان و ڕاستەوخۆ ئێستا ئەمڕۆ مەشق و ڕاهێنانی خۆمان دەکەین و هیچ یاریزانی شمان پێکانی نییە الحەمدوللا. یاریزانەکان بە جۆش و خوڕۆشەشی زۆرەوە بەیانی کە سەفەر دەکەین ئەو قسەی یاریزانەکانە و دەشمانەوێت لە یەکەم یاری ئاستێکی باش بشاندێن پێش ئاست باشەکەی دەمانێت ئەنجامێکی باش بەدەست بێن لەبەرەوەی یەکەم یاری لە خولی عێراقی زۆر میمە هەرچەندە حەزمان دەکرد لە ناو یاریگای خۆمان بێتن بەڵام ئێمە سیقەمان بەخۆیە و سیقەمان بە هەموو یاریزانەکانە و هەموو یاریزانەکانی ژوعدی ئەویان داوە کە لە یەکەم یاری دەستپێش خولەکە بە باشترین شێواز تۆپانێ بکەن تا ئەنجامی باشتر بەدەست بێن. یانی هەولێر بۆ وەرزە گۆڕانکاریەکی گەورەی لە پێکاتەکەی ئەنجام داوە نیوەی پێکاتەکەی یاریزانی نوێن و نیوەکەی دیکەش هەر لە تیپەکە بوونە و گرێبەستیان نوێ کراوەتەوە. ئێمە وەکو یانەی هەولێر ئەم ساڵ بە تیپێکی جیاواز بە تیپێکی تۆکمەتر لە ساڵیان ڕابردوو بەشدارین کۆمەڵەیەک یاریزانی نوێ کۆمەڵێک ینی دەموچاوی نوێ لە تیپەکەیە ئەوەش خۆی لە خۆیدا بە ئەرێنی دەبینین بەڕاستی یانی ئێمە بە تەواوی پێکاتەوە بە تەواوی یاریزانەکان ئامادەین بۆ یاریەکە ئێمە لە هەر سەتای خوڵەکە دەمانوێت پاڵەوان بوون یا خود سەرکەوتوویت یانێ وەرشەولێر لە خولی ئەم ساڵی عێراقی بە هەموو هاندران و بەم خۆشەویستانیانە پیشان بدەین ئێمە دەمانوێت لە سەرەتای خولەکە تا کۆتای خولەکە لە ڕکابەریەکان بەردەوام بین یەکەم یاریش گرنگێکی تایبەتی بۆ ئێمە هەیە چونکە یەکەم یاری لە هەموو خولێک هەموو تیپەکان لە ڕووی بەدەنی و لە ڕووی تەکتیکۆ ئامادەی خولەکەنە بۆ ئێمە یەکەم یاری دەبێتە یاری کرانەوەی ینی سەرکەوتنەکان ئینشاڵڵا دەمانوێت لە شاری کەربەلا بە سەرکەوتی بە سێ خاڵ یاریەکە بگەڕێنەوە. وا بڕیارە ڕۆژی دووشەممە لە یاریەکانی هەفتەی یەکەمی خولی نایبی عێراق لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لەسەر یاریگای نێودەوڵەتی کەربەلا هەولێر ڕوبەڕووی کەربەلای تازە سەرکەوتووی لە پلەیەک بۆ نایاب دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.